دایە سەرمە خوڕێڵی گەربووم چی بکەم؟ قۆناغی یەکەم ئینکاری. دیارەوە بەهۆی گۆڕینی وەرزەوەیە لەوانەیە ئارەق کردێت و پێسی سەر بخورێت هیچ شتێک کوڕم هەر لە خۆی و چاکە بێ. باشە دایە دیسان سەر بە خوڕێڵی دایناسووری تایە. قۆناغی دووهەم گومان. گومانەکەم ئەسپێت هەبێ وەرە با ببینم تەنها سەرێکی پاک و جوانە بینم. ئەزانی هەموو خەڵک شامپۆ بەکارێنن دە تۆش بەکاربێنە کوڕێم. من شامپۆم لەکوێ بووی؟ ڕۆم کوڕم بۆ لە کاتی خەویشە هەر خۆی هەڵەکڕێنێ. قۆناغی سێهەم دۆزینەوە. ئەوە چی ڕوویە هەوە لێرە؟ ئای خوایە. Es difícil ser un piojo, picoteando noche y día. Si nos sacan de esta casa hoy, nos vamos pa' Turquía. ¡Chomba! Nos vamos a Turquía. وای خوایە کوڕم سەر جمەیە لێ ئەسپێ هەسا. خێرا ئەم چاکەتە لە بەرکە و مەترونیە وەندی کارەوە کوڕم خێرا. بۆ بەم کاتە درەنگە. وە دەرمانخانە کوڕەکە مەڵی دەواجینی ئەسپێیە. قۆناغی چوارەم بەرهەمەکان. زۆر بەباشی لەسەر هەموو سەری دای بنێ و بۆ ماوەی دەخولک بەجێی بێڵە. اینجا بەم شانێ ورد ورد جوان جوان بەکاری بێن و هەموو قژی پێدا بێنە. بای چەندە براکەم؟ 42 پاوەن. ئای زۆر گرانە. شانەکەش بای 15 پاوەنە براژن. ئەمە پێنجەم جارمانە شامپۆی ئەسپێ خوش بەکاربێنین دە ئیتر تۆزێ پاک و تەمیز بە. هێشتا زیندوون. قۆناغی پێنجەم چارەسەر. گایکەنەکەی ئەمما نشیوانەکەی بەکە. قۆناغی شەشەم هەڵپاچین هەموو شتێ بەسەرەیە. چیان پێوتی لە قوتابخانە کوڕم؟ بە درێژای ڕۆژەکە خۆم شارد بۆ لەلاتەوە لەتەکان بۆ ئەی نەمبیدت. لانی کەم سەر خوڕانەکە و نەما کوڕم. پیاوەکە سەرم نەخورە پیاوەکە. نەوە نەڵێ. ڕۆژگار ڕۆژی لەدوایە کەواتە ڕشک و ئەسپێت چارەسەری زۆر ئاسانە و مەی شێوێنن بەسەریەکە بۆیە هەل لە سەرەتاوە چارەسەری بکەن باشترە بۆ ئەوەی نەگا بە هەڵپاچین.